پروژه کو پارتیا خریستیان دموکرات آلمانی CDU درباره کوچبران دا پیشکش کربو پروژه یاسا بو هاتا پجروندن او پروژه پنج خالین سرکه پکته او خالین سرکه جیج بو کوچبران براستی نباشن یعنی ناخازم دلی و بیشینم لبی آوائیه هف پیمانیه CDU CSU لگل پارتیا AfD یا کل دیجی کوچبرانه کارین به 348 دنگان و پروژه درباس بکن و بکن بریار او پنج خال چنه لسر و ویدو ولی هونه ببینن ریل بر کوچبری قاچاق نیاسایی و بینه گرتن یعنی دینا به تو کسک بقاچاقی با اوایی که نیاسایی درباسی آلمانیا ببین او یک جوان خالین سرکه خالاندن چیه؟ و گراندن کوچبری نیاسایی یا ین قاچاق یعنی کسی که لسر سینور مثلا بینه گرتن مثلا قاچاقی چنه آلمانیا با اوایی که نیاسایی او کوچبرین کل سر سینور آلمانیا تینه گرتن و ورن و گراندن یعنی او کوچبر در باسی آلمانیا نابن خالدن چیه؟ او جیگله که گرینگه و گراندن کوچبرین کل آلمانیا سوچ کرنه آلمانیا بریار دایه که وان کوچبرین سوچدار و گرنه سوری گرتن وان کوچبران این که دوی بین و گراندن هجمار وان چقاسه؟ کوچبرین که سوچ کرنه که بین و گراندن هجمار وانجی 42,000 کسن تشتكي دنجي هيا افجرينجا چيه لم الشمل من ده جوارا بحثا جيروكا لم الشمل كربو دي كسن كو إقامة وان ندائمية يعني إقامة كوان يا قاتل ألمانيا هيا نكارن لم الشمل چيبك اف بريارين كو لسر داخواز CDU و CSU هاتبونا آماده کرن لپارلمان فدرال بوندستانگ هاتر پجراندن و بونه بریار ند برجواندیا کوچ برندایه آلا شالی لبرلین بو راپورت آماده کرو لی تماشا بکن لکاتێک دا کەمتر لە مانگێک بۆ هەڵبژاردننی گشتی ئەڵمانیا ماوە بۆ مەلەرزەی سیاسی یەک لە دوای یەک ئەم وڵاتە دەهەژێنێ نوێترین ڕوودا و دەنگی پارتی هاوپەیمانی کریستیان دیموکراتەکان کە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمانی فیدرال لەگەڵ پارتی توندڕەوی AfD بۆ یەک پێکەوە پرۆژە بڕیارێک دژی کۆچبەران پەسەند کرا. Was ist daran europarechtswidrig? Was ist daran verfassungswidrig? Und was hält Sie davon ab, diesen 3 Vorschlägen am Freitag hier im Deutschen Bundestag? پرۆژە بڕیارەکە پێنج خاڵی لە خۆ گرتووە. ڕێگری لە هاتنی کۆچبەری نایاسایی، گەڕاندنەوەی کۆچبەری نایاسایی، گەڕاندنەوەی ئەو بیانیانەی تاوانیان کردووە، زیندانیکردنی ئەو کۆچبەرانی کە دەبێت ئەڵمانیا بەجێبێڵن و کۆتایهێنان بە لە ملشەمل کە تایبەتە بۆ کۆکردنەوەی خێزان. Menschen wollen in Sicherheit leben. Und für alle ist eigentlich ganz klar. خلق البندافيا كين أجمع كو أصايش الألمانيا يمسو قربكن مروف دخوازن بسلامتي بجين وبراستي جهموين رازلالة كو أجر كوشبر ورن ولاتي ما وطوان مزن بك نها ما كشتنا زارو كانديتيا أف كسانة دفي جاركدن ولات بجه بهلن. Sicherheit in Deutschland wieder zu gewährleisten. Zur Abgabe einer Regierungserklärung hat nun der Bundeskanzler Herr Olaf Scholz. پارتەکەی شۆلتز واتە پارتی سۆسیال دیموکراتەکان و پارتی سەوزەکان بە 345 دەنگی نەخێر لەگەڵ پرۆژە بڕیارەکە نەبوون. هاوپەیمانی یەکەتی کریستیان دیموکراتەکان و پارتی لیبەڕاڵەکان و لەگەڵ پارتی AfD توانیان بە 348 دەنگی بەڵێ پرۆژە بڕیارەکە تێپەڕێنن. Ein großartiger Tag für die Demokratie. ایرو روژه مزنش بو دموکراسی ما بزلالی نشان دا کو دست کاری هفبش دریج دکن ما وک فراکسیون پارتیا AfD هر تم گوتیه کو ام دنگ ددم پروژه بریاره عقلانه ام تاکتیکا پارتیانه رد دکن ام به همو پیشنیاریم باشرانه و ایرو جی ما نشان دا و ما کاری بو دنگانج بو وی پروژه بریاره کم بکن دوی به وی آوایی دموکراسی بردوام بن لدروی دیوارین آگرین این نه دموکراسی جبر کو ام دینداری ولاتی خوانه دوی ام ولاتی خواه و خلکی وی ولاتی بخم پیش همو برجواندین خواه و تاکتیکیم پارتی و سیاسی لپاش خواه بهیلن. دەسەڵات کۆبوونەوەی چوارشەمەی پەرلەمان بە ڕۆژێکی ڕۆژ لە مێژووی ئەڵمانیا ناو دەبات و پێی وایە جگە لە پەسەندکردنی پرۆژە بڕیاری دژە کۆچبەران کە بە پێچەوانەی سیاسەتەکانی ئەڵمانیا و یەکێتی ئەوروپایە
پەنابردن بۆ پارتێکی توندڕە و کارە ساتبارە. Tiştê ku Friedrich Merz û Partiya xwe li vir dikin, ji bo hilweşandina mafê penaberî û vegerandina hemûyan ji ser sinoran dibe sedema dabeşbûna civakan me û ji navbirina çanda me ya siyasî bi taybet eger bi dengê partiya AfD werekirin û bi partiyeke tundrawa rastkir ku divê were qedexekirin, ne hevkariya wê werekirin da ku were serdesthilatê. پرسی هاتنی کۆچبەران و گەڕاندنەوەیان بۆتە دروشمی سەرەکی هەڵبژاردننی زۆربەی پارتەکان. گوشارەکان بۆتە هۆکار حکوومەتی ئەڵمانیا 42,000 کۆچبەر ئاگادار بکاتەوە ئەڵمانیا بەجێبێڵن، بەڵام پارتە توندڕەوەکان پرۆسەکە بە خاو کەمبایەخ دەبینن. ئاڵاشاڵی ڕووداو لە پایتەختی ئەڵمانیا لە بەرلین.